مامۆستا محەممەد ساڵح ناسراو بە مامۆستا محەممەد بابان کادیری پێشکەوتوی ڕابوونی ئیسلامی لە تەمەنی 75 ساڵی و لە شاری سلێمانی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. بەنسبەتی مامۆستا بابان هەموو ژیانی پڕبوو لە مینەتی و لە دەردی سەری و لە خەمی میلەتەکەیا بۆ بە درێژای ژیانی هەر لە پێشمەرگایەتی و لە شاخ و داخ و بەڕاستی پیاوێکی ماندوو بوو، پیاوێکی بەتەنگ خەمی میلەتەکەیەوە بوو، هەتا ئەو ڕۆژێکە نەخۆشکەوتەوە لە خەبات و لە تێکۆشانە بوو. ئەو ڕۆژەشکە نەخۆشکەوتەوە لە ساڵی 2007 نەخۆشکەوتەوە تووشی جڵدەیکی دەماغ بووە و ئیتر لەو ڕۆژوانێ ماوەیەکی زۆر لەسەر جێگە کەوت و دوایەوە تۆزێک باش بوانێ و دووبارە ئەم ساڵ لە ساڵی 2023 لە مانگیەکە دیسان جڵدەیەکی تر لایەوە و هەتا ئەم ڕۆژەکەی تر گیانی سپاردووە بێهۆش بووە. مامۆستا محەممەد بابان لە ساڵی 1948 لە گوندی مەرگەی سەر بەڕانی لەدایک بووە. لە ساڵی 1986 پەیوەندی بە ڕابوونی ئیسلامیەوە کردووە. ساڵانێکی زۆر ئەندامی مەکتەبەکانی دارایی و پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی پێشوو بووە و پیاوێکی ڕۆشنبیر و زەینڕوون بووە. خەباتی زۆری کردووە بۆ سەرکەوتن و پێشخستنی سەحوەی ئیسلامی و پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی بووە. مامۆستا محەممەد بابان خی گەورە دەرزی عالیکە ناوێکی دیارە لە کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستاندا. ئەو لە 86ەوە کە وەکو پێشمەرگایەتی و لەگەڵدابوون لە حزوری هەبووە، هجرەتی کردووە بەخۆ و خانەوادەوە، تووشی سەرمەسەری و کوێرەوەری و ئاوارەی و ناڕەحەتی زۆر بووە. دیارە تا پێش ڕاپەڕین نەما لە دەرەوە زیاتر لێک نزیک بوون و بەیەکەوە بووین لە خەباتی پێشمەرگایەتیدا. دوای ڕاپەڕین کە گەڕاوەتەوە ماوەیەک لە ڕانیە بوو تەمەن بەڕێزیان، دواتر هەماری هێناوە بۆ سلێمانی. مامۆستا محەممەد بابان هەم لە مەکتەبی داراییدا ئەندامی مەکتەبی دارایی بووە و هەم لە مەکتەبی پەیوەندیەکاندا ئەندامی مەکتەبی پەیوەندیەکان بووە. کەسێکی زۆر ڕاست و زەینڕوون و بەدیقەت بوو. جەنابی مامۆستا محەممەد بابان یەکێ بوو لەو پێشمەرگە قارەمانانەی کەوە لە سەرەتای ڕابوونی ئیسلامیوانەی لەگەڵ وەزعەکەدا بوو. دیارە من هاوڕێیەتێکی زۆرم لەگەڵیدا هەبوو بەو سیفەتەی کەوە لە دوای دروستبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیوانێ من و جەنابی مامۆستا لە پەیوەندیەکاندا بە یەکوانێ هاوکاری بووین، هاوکاری یەکتریمان دەکرد. من لە پەیوەندی دەرەکیدا بووم و ئەوش لە پەیوەندیەکانی ناوخۆدا بوو. لەبەرەوە کارەکانمان هەروەکو یەک بە یەکەوانە ئیشەکانمان ئەنجامەدا، بە تایبەتی لەو کاتانی کەوە ئێمە سەفەری خەڵکیمان بۆ حەجکردن دەبێت لە ڕێگەی ئێرانەوانی ئەو هەرم یارمەتیک و هاوکارێکی منی زۆری دەکرد. مامۆستا محەممەد شەوی 9 لە سەردەی تەمووز بەهۆی نەخۆشیەوە بۆ یەکجاری ماڵ ئاوایی لە کەسوکار و خزم و دۆستانی کرد. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.